لە ڕۆڵ و گرنگی هوەری کاریکاتێرەکەین لە گەیاندنی پەیامەکەیدا لە گەیاندنی ئەو ڕەخنانەی کە دەیەوێت بگەێنێ ئایا لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی بە هوەری کاریکاتێر دراوە لە گەیاندنی ئەو پەیامەیە ئەو ڕەخنەی کە پێێتی و توانراوە لە ڕێی هوەری کاریکاتێرەوە وەک خۆی بگەێنرێت وەک دنیا بینینێکی ڕخنەگرانە با بڵین هوەری کاریکاتێر. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا بەکر عەبدوڕەحمان کاریکاتێریست. مامۆستا سلااوت لەبێ ئەم کاتت سڵاو لە ئێوە باینتان باش. مامۆستا با بۆ دەست پێ بکەین پێش پرۆگرام پێش دەستپێکردنی تەوەرەکە گفتوگویەکمان کرد لە جیاوازی نێوان کاریکاتێر و کارتۆنەوە دەست پێ بکەین. بەڕێستان ئەگەر پێناسی ئەو مامۆ بکەیت و جیاوازی کاریکاتێر و کارتۆن چییە؟ بەڵێ ئەوە ناچارین هەر لە پێناسی با بڵین کاریکاتێرەوانێ دەست پێ بکەین کە ئەم شێ بە خۆی ئیتاڵیا بەمانای مبالغەکردن زیادەڕەوی لەسەر هەر جسمێ ئیش بکات جسمی ئینسان بێ یان هەر شتێکی ناو سروشت بێ لە ڕاستیە مبالغەی تیاکە زیادەڕەوی تیاکە لە گەورەکردن لە بچووکردن لە درێژکردنەوە لە کووتکردنەوەی شتەکانوانێ. دوو بەشە کارتۆن لەگەڵ کاریکاتێر کە کاریکاتێرەکەی ئەمە لەسەر شخصێتێکی دیاری کراوە مەسەر من لەسەر پۆتین کاریکاتێرێکەکەم ئیتر ئەمە کە تۆ سەیرەکەی ئیتر ئەمە حاشا هەڵنەگرێتە سەیرەکەی کە ئەمە ڕئیسی ڕۆسیای پۆتینەوە بن هاتووم بە پێی ئەو ڕخنەی کە لێ ئەگرم ئیشم لەسەر لوتی چاوی و مەلامی دەم و چاوی بەڵێ کارتۆن نە کارتۆن ڕخنەیەکە تێگەی دیسانیشەوە بە هەمان قیاسە هەردووکیان هەمویان زیادە ڕۆیکردنێک کە تێکشکاندنی سنوور و قاڵبەکانە لە ڕاستیە کاریکاتێ چۆنڵی تەمەڕودێکە لە فەنی شێوەکاری لەش فەنی شێوەکاریە کۆمەڵی قیاسات تێ منە بێ ئەمە جێبەجێکم بۆ ئەوی وێنەکەم وەکو خۆی دەرچێت باشەوەتامی لە ستودیویا کە بوونی هەیە ئێستامە کارتۆنە بەڵێ زۆر باشە. جا مامۆستا زۆر ئەبێ بە با بڵێن هەستیاریشەوە بەکاربهێنرێت ئەم کاریکاتەر یان ئەم کارتۆنە بۆی کە پەیامەکانی لە ڕێگەیەوە بگەێنرێت تا چەند پێویستەکە بۆ گەیاندنی ئەم پەیامە هەم هونەرمەندەکە ئامادەی تیابێت چاوێکی تیژی هەبێت هەم ئەوەی کە کۆمەلگاش ئامادە بێت. لە ڕاستیە ئەو پەیوەندی لە بینی کارتۆن کاریکاتێر و هونەرمەندە هەیە یەکەمین شت ئەوەیە بوێریە بەڕاستی چونکە تۆ ڕخنە ئەگری چونکە تۆ سنوور و قاڵبەکان تێک ئەشکێنی تۆ چونکە جارێکی تر ئەو ڕخنەیە بە شێوازێکی تر ئەخیتەوە بەرچاوی بینەر ئیتر ئەمەش لە دوو ڕێگەوە یعنی بەڕاستی ڕێگایەکیانەوەی لە ناو ئیشەکان تا نەوعی لە گریانی تایە و لە ناو ئیشەکان تا نەوعی لە پێکەنینی تایە بەڵام هەردوو ئیشەکە کە بە قەناعەتی من زۆرجە من باسێکم دوو باڵی هەیە ئەم هونەرەی ئێمە دوو باڵی هەیە باڵێکیان گریانە باڵێکیان پێکەنینە بەڵام لە هەردووکیانە ڕەخنەگرتنە و بەرزکردنەوەی ئاستی وشیاری تاکە کە جارێکی تر بێئومێد نەبێت لەم ژیانە جارێکی تر لەش گۆشەنیگایەکی ترەوە سەیری نەهامەتەکانی ژیان بکە و بتوانێت هەناسەیەکی بەرخۆی باتەوانێ و ماندوو نەبێت. باشە مامۆستا تۆنی بڵین تەنیا ڕەخنەگرتنە دنیا بینینێکی ڕەخنەگرانەیە یان پەیامەکانی تەنیا ڕەخنەیە هیچ خۆشیێکی تیان نییە هیچ بۆ پێکەنین نییە ئەم کاریکاتێرانە ئەم هونەرە؟ لە ڕاستیە کاریکاتێر جگە لە ڕەخنە هیچ شتێکی تر نییە جگە لە ڕەخنە وەختێک کە کاریکاتێریش کراوە لە سەدەی 16 هەمەوانێ با بڵین ئەو کاریکاتێرانی لەسەر سەرکردە و کەسە بەناوبانگەکانی ئیمپراتۆرەتەکانی ئەوێ کراوە بەس بۆ ڕەخنەگرتن بووە وەختێ مەلامیحیان گۆڕیون چاویان مەسەن لوتیان زل کردوون سەریان بە شێوەیەکی تر کردووە بەم جۆرەیە بەڵام ئەوە ناشارێتوانێ ینی گرنگترین شت چییە؟ ئێستا لە دنیای مۆدرنە لە دنیای تازایە کاتێک کە کاریکاتێر ئەکرێ بە کولتور ئەکرێ شێوازێکی تەرفیهی و خۆشیشی هەیە. بەڵێ من ئەوم خوێنەوە لە وڵاتی ئیتالیایە هونەرمەندێک گیان مەبڵین چەند هونەرمەندێک لە شەقامێکی گشتی وڵاتی ئیتالیایە هونەری کاریکاتێرەکان تەنیا بۆ خۆشی گەیاندن بۆ کەسانی کە لە شەقامەکەیە ئەڕۆن و دوو هاوڕێ بەیەکەوە دوو خۆشەویست بەیەکەوە وێنەیان ئەکێشرێتەوە لەلایەن ئەم هونەرمەندەوە بە شێوەیەکی کاریکاتێر. ئاخجاخۆ ئەمە ئەوەیە ینی چۆنە لە پرسیارە جدیەکە ئەمەیە وەختی ئێمە لای ئێمە شتێ بە کولتور نەکرێتەوە هەموو شتێک کە شتێک نەبوو بە کولتور ناتوانانی قازانجی لێ بکەی وایەنە بەڵام ئێستا لە زۆربەی ئەو وڵاتانە ینی ئەگەر ئیجازە بە من بی یەک شتی زۆر بچووک بجێرمەوە من ئەم فەتەی پێشوو 3 مانگ لە سین ژیان باشە 3 مانگ لێ بووم بەس بە شوێن ئەمیشانی خۆمەوە بووم بڕواکە کاریکاتێر لە هەموو وێزگەیەکی پاسلێتی لە میترۆ لێتی لە ناو فڕۆکەخانە لێتی لە خستەخانە لێتی لە ناو باخچەکانە هەیە لە پەرلەمانە هەیە لەسەر شاشەی سەر شەقامەکانە هەیە باشە
ئێستا لەوێ کراوە بە زمانێکی تر بۆ لە یەکتر تێگەشتنی نێوان مناڵێک کە ئێشتا نەچۆتە قوتابخانە لەگەڵ کەسێکی بەتەمەنە لەگەڵ کەسێکی نەخوێنەوارە لەگەڵ کەسێکی بێگانە من ڕۆشتمەتە هیچ زمانێ نازانم بەڵام لە خلالی ئەو بۆ نمونە چوتە باخچەیەکەوە تەواوی دەستوری سین بە شکلی کاریکاتەرێ لەناو باخچەکە ڕسم کراوە جاوەختێک کە ئەمە ئێستا ئەوان توانیان بکەنە زمانێکی تر بۆ پێکەوە بەستنی هاونیشتیمانی بوون و هاوڵاتەکانی خۆیان بۆ بەرزکردنەوەی ئاستی وشاری کۆمەلگا وەختێک کە ئەمە ناکرێ ئەوهای ئیتلای ئێمە لەوانەیە زۆربەی شتەکانمان نوعی لە غەمباری و لە بێتاقەتی و بێزاری پێوە بێ ئەگینا بێگومان مەتەن ئەکرێ ئەم هونەرە هونەرێکی مەتەن پێکەنین ئامێز بێ بۆچینە هەم ڕەخنا ئەگرێ هەم پێکەنین دروستەکە یعنی ئێستا ئەوان توانیوانە بێبنە ئەو بوارەشەوە بێبنە ئەو بوارە لە هەرێمی کوردستان وەکو ڕەخنەگرتن تا چەند گرنگی بە هونەری کاریکاتێر درراوە و تا چەند توانراوە لە ڕێی هونەری کاریکاتێرەوە پەیام و ڕەخنەکان بگەێنرێت بەڕاستی بەداخوانێ من نەگوا بڵێم هەرێمی کوردستان تێگەی ئەم ئیشانە کراوە هاوڕێیانێکی زۆر لەگەڵ منان ئەمیشە ئەکەن کۆمەڵی ئینسانی زۆر بەڕێزی لایکە مامۆستای منن ئەمیشە ئەکەن بەڵام ئێستا نەک لە کوردستان لە تەواوی دنیاە بەڕاستی لە سای ئەم سیستەمی تازەیە کە سیستەمی نیولیبرالیزمە یعنی کە ئیتر سیستمی هیچ و پوچەکانە ئەو خەڵکانی کە ئەسڵەن هیچ پایەکی کۆمەڵایەتیان نییە ئەمانە ئەم دنیای بەڕێوە ئەبەن ئیتر ئەم هونەرە زۆر ئاستەنگی بۆ دروست بووە مەسەن بۆ نمونە ئێستا لە لای خۆمان یعنی وەختی تۆ چەند ئیشەکەی هەر ئێستا حکوومەت خۆی قسە لەگەڵ حکوومەت کە ئەڵێ گەندەڵی هەیە ئیتر دا تۆ ئەڵێ گەندەڵی هەیە یعنی بەڕاستی ئیتر تۆ چەند شتی گەندەڵ بکەی هیچ جگایەک ناگرێت تێگەی مەبەستم چییە بەس وەختی ئەمە ئەگەر بە کولتور بکرێ و لە شوێنێکا بە سیستمێکە بێ بەڕاستی ئەکرێ ڕۆژ بە ڕۆژ ئەم هونەرە بتوانێت ئاستی هوشیاری تاک بەرزکاتەوە لە ئاخر جارە تاکێک کە بتوانێت لە خزمەتی کۆمەلگایە بێ پەروەردە بکات هیوادارین ئەم بەرنامانەی ئێمەش هەر نەبێت تا ڕادێک بتوانێت ئینشەڵڵا سوود وەرگرتن لە کاریکاتەر لە کولای خۆمان بکاتە فەرهەنگێ جا کۆمەڵێک لە کارەکانی بەڕێزت لێرە ئازیێتت کێشاوە هێنا و تا هەندێکیان گەرم و گۆڕن چونکە بە تازەی کێشەوی ڕابردو با هەر لەو دوودانەوە دەست پێ بکەین باسێکی ئەم تابلانەمان بۆ بکە و وەکو خۆی پەیامەکە زۆر ڕوونەگەنێ بەڵام وەکو بەڕێزیشت کە خاوەنی کارەکەی پێمان خۆشە گوێمان لە قسەی جەنابیشتەوە بێت ئەگەر لەوانەوە دەست پێ بکەین من سەرتا پێویستە پیرۆز بای ساڵی تازە لە ئێوە بکەم و لە هەموو لەرانیش مێ دەکەم ساڵێکی خۆش بێ ساڵێک بێ پڕ لە بەرەکەت و لە خۆشەویستی و پێکەوە ژیان و یەکتر قبولکردن ئەمە لە کاریکاتێریان بەڕاستی لەسەر کۆتایی هاتنی ساڵی 2023 و 2024 هەموو جارێک خۆمان لە ناو خەڵکی شایبی سینەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار وانە اینجا ئێستا وەرەوە بۆ ئەم وەزعیتی کە دنیای تایە کە بە شەریەتی تایە لە شەڕی ئۆکرانیەوە بگرێت تا سووریا باشە تا غەزدا تێگە ئەو وەزعی ناخۆشانی کە بڵین بەبوونی داعشۆ لە وڵاتانە هەیە یعنی ئەوەی کە بەراورد ئەەکەی سیرەکی لە ڕاستیە ئەم ساڵ من وەکو مارەسۆنێک کردمەوە یاریکی بەریت هەیە بەری دەکە تەسلیمەکەن 2023 ڕائەکە هەر سەری 2023 تەسلیمی 2024 تێگەی ئەوە بۆیە بە شەریەت ناتوانێت لە ڕووی خۆشگوزارانیەوە بگەینە ئاستێکی تر ئەگەر ئەمە بچووکەینەوە بۆ منە لە لای خۆمان ڕاستی ئەمەوان نزیکی 30 و چەند ساڵ حکومڕانیمان هەیە بۆچی ساڵەکان لێگەچن بۆچی ئەگەین بە شتێکی زۆر ناخۆشتر لەبەرەوەی دەستکاری ئەقڵ ناکرێ ئەقڵ ئەزمۆن ناکە ئەمەیە ئالێرە مەسە من پێم خۆشیانی تۆ دەوری کاریکاتێر وانە ببینی لێرە لەبەرەوە تەماشاکی هەر ئەو سەری 2023 شار و سەری لە 2022 هەمان بیکردنەوە هەمان کارکردنی دێتەوە ئێرە بەڵام ڕقەمێگە گۆڕێت هەرەوە هیچ باشە سەبارەت بەم کاریان مامۆستا ئەم کاریان بەڕاستی من زۆر ئیشتم لەسەر ژینگە کردو یەکێ لەو نەهامەتیانی کە ئەمڕۆ ڕوبەڕووی نەک ئێمە ڕوبەڕووی هەموو بە شەرێت و گۆی زەوی بۆتەوە پیسبوونی ژینگەیە باش نییە لێرە منەمەوەی تەنها ئەوها یەکسەر هاتوونەڵێ بە سەریعی بە یەک بینین ئەوە بە تۆ بڵێم بابەنوە لە هەر شوێنێکەوە بێ لە هەر شوێنێکەوە بێ لە ئاخر جارە دارێکی دەستکردی پێ ئێمە چین لە بازار دارزینەکانە کڕین وایە یانە بەڵام لەولاوە کۆمەڵی دار بڕاوەتەوانێ ئەمە دیمەنەکەیە بە قەناعەتی من وەکو کاری ژینگەی کارێکی تریشت هەیە ئەوەی کە باسی بە بیابانبوون و شک ساڵی و ئەمانە لە عێراقەکە ئەگەر باسێکی ئەمەشمان بۆ بکەیت هاوڕێیانیش یارمەتیمان بن وێنەکەی شان بن کاری کاتارەکە فەرموو بەڵێ ئەوە هەر وێنەی عێراقە لەسەر بەرمیلێ نەوت دانیشتووە باش نییە جگەرێکی خواردووە فیلمی جگەرەکە
ئێشتە ئۆیە ئاوە قسەکە لەسەر چییە؟ یعنی ئەمڕۆ هەر بە پێی داتاکانی حکوومەتی عێراقی و باشن و داتا ژینگەیەکانی نەتەوە یەکگرتوەکان عێراق ڕوبەڕووی بە بیابانبوون بۆتەوانێ باشە و بەشێک لە کوردستانی خۆشمان ئەمە یەک دنیا لێکەوتی لێەکەوێتەوە ئەمە کۆچێکی بەلێ شاوی لێەکەوێتەوە ئەمە گۆڕانی دیموگرافیای لێەکەوێتەوانێ باش نییە ترسی لەسەر ژیان دروست ئەمە یەکەم بە بیابان بوون دووەم مەسەن ئەو ئاوەی لە ئێرانەوە کەم کراوەتەوانێ لە تورکیاوە کەم کراوەتەوانێ ئەمە خەمی گەورەی عێراقە بە کوردستانی شەوانێ وەنیە کە بەداخەوەی ماڵین لەسەر بەحرێک لە ئاڵتونین ئەویش کە ئەوەیە تەماشاکە سیاسیەکان چ لێرە بن چ لە بەغاابێ ئەوەندەی لە هەوڵی ئەوان قسە لەسەر هەڵبژاردن و ئەوانە بکەن لە هەوڵی ئەوانین ئێمە ئەم ئایندێ تەسلیمی مناڵەکانمانەکەین. مامۆستا بەکرد کاریکاتەریست ڕەوەند ئایا پێویستە کات یەک متابعی زۆر وردی سیاست بابەتی ژینگە بابەتی کۆمەڵایەتی هەموو ئەمانە بێت؟ بێگومان ئەبێ وابێ ئەگەر وانە بێ ئەو کاتە ئەم هوەرە جێگاورەگای خۆی لە دەست ئەیە یعنی من زۆر بەسەری حەزەکەم پێ بڵم خەڵکانێکەن ئەم هوەرە ئەکەن بەڵام بەڕاستی تۆ ئەکێشن واو لێ پێشەکەنی زەلیش ئەبی سەی وەسعکاکەی سەیەکی چەند خراپ وەزع لێ قەوماوە بەڵام واو لێکەن تەسلیم تەکەن بە وەسعکە ئەمە ئەگەر خوێندنەوە نەبێ بەڵام ئەیشی کاریکاتێر ئەوەیە بێت ئەم وەزعەت پێ بڵێ بەڵام بڵێ ئەکرێ ئەم زەرەری ئەمە چییە و ئەکرێت تۆ ئاوها نەژی ئەکرێت جوانتر بژی ئەکرێ ڕێز و شکۆ بۆ خۆت بژێڕیتەوانێ لەبەرەوە ئەگەر باگراوندێکی سەقافی نەبێ ئەسڵەن سیاسی نەبێ قانونی نەبێ بەڕاستی قورسە دەست بۆ ئەم هوەرە ببرێ. مامۆستا هەندێک لە کارەکانی دیکەی بەڕێزت وەک سلایت لەسەر شاشەکە ڕوا ئەگەر باسی ئەو کارانە بکەین بەڵێ بەڵێ ئەگەر باسی ئەم کارانە بکەین ئەم کاریان بۆ نمونە بە نمونە وەرگین بەڵێ ئەم کارە تەنها قسە لەسەر نووسەرێکە کە سەری نووسەرەکە چێ هێلکەیە وایە نەخۆ دەزانی هێلکەی عنی ژیان یعنی دنیایەکی تازە وایە ئەن دووبارە بوونەوە نا وەکو ئەوەی لە سەری بابە نوێڵ بینیمان قسەکە لەسەرەوەیە سەری ئەم نووسەرە ئەبێ وەکو هێلکەیەک وابێ ئەبێ شتی تازە ئینتاجکە و ئەبێ شکۆی کتێب و ئاشتی لەسەر و خۆیەوە ڕابگرێت. باشە زەمادام باسیەوێت کرد کە ئەبێ ئەم سەرێک بێت کە نوێ بوونەوە ئایا کاریکاتەریستی پێویست دەکات بێلایەنیش بێت؟ شتێک نییە ناوی بێلایەن بێ لە ڕاستیە شتێک نییە ناوی بێلایەن بێ بەستنەوەی کە تۆ سوود لە هوەرەکەت بۆ بواری سیاست وەربگریت نانە شتێک نییە ناوی بێلایەنی بێ خۆی ئەسڵەن هەر ئەم بەلایەندارکردنە نییە شتێکی زۆر ینی ناشرینە بەڕاستی سیاسەکان ئەمە ئەکەن ئەگینا ئێمە ئەگەر قسە لەسەر ئیتجاهی سیاسی ئەو بێ لە ئاخر هەمومان مرۆڤین هەمومان هاوڵاتی ئەم نیشتیمانی هەممان بەرپرسیارەتێکمان لەسەرە وایە نا یعنی من زۆر جار ئەو متووە یعنی نەک ساڵێ 10 ساڵ ئەگەر بۆ نمونە نەک پاشەکەوتی موچەمان نێنەوە کە بۆ بەخەون ئەگەر هەر موچەکەی خۆشم بۆ نەگرم نە مناڵەکەم نەخۆم هەوڵ نایم دەبێک فڕێمە سەرەوە ئەمە بەرپرسیارەتێکی بنە بەرامبەر بە نیشتمانەکەم بەرامبەر بە ژینگە وایەنە ئەمە زۆر گرنگە بەڕاستی ئەبێ ئاگەمان لەوانە زۆر بێ ینی ناکاتە ئەوە لەبەرەوە لایەن و بێلایەن نییە من مرۆڤم من هاوڵاتێکم لێرە ئەرکی سەر شانی منە هەچ هاوڵاتێکی تر لە هەج شوێنێک ئەژی لە هەچ پێگەیەک ئەژی باشە لە ئاخر جارە جیاوازیەکانی ئێمە لەسەر ئایدۆلۆژیا و لەسەر ئەو شتانەوە نییە یعنی ئەم هوەرە یعنی پامێکی ئینسانی بوونە هەوەیەکی ئینسانی هەڵگرتووە جیاوازی لە نێوان ئینسانەکانە ناکە. مامۆستا یەکێک لە کارەکانی تر کە لە لای من هەیە و ئاماژەت پێکرد لە پێش پرۆگرام کارێکی گرنگە بەلامەوە بەڵێ کەوتنی ئەلف و بێ کەوتنی ئینسانە ئەگەر باسێکی ئەم کارە مامۆ بەڵێ بەداخەوە ئالب کاتە ئێمە کە دانیشتوین لێرە ماوەیەکی زۆرە وات نیوەی ساڵە و دەرگای قوتابخانەکان داخراوە بەڕاستی ئەمە ستەمێکی زۆر گەورەیە زۆر قورسە لەوێ من ئەو دارم کردووە کە تەختەڕەشەکەی پێوەیە بەرامبەر بە ئەوە قەڵەمێکە کە لە شێوەی مامۆستایەکایە بە گۆچانێکە و دەستی بەسکیەوە گرتووە یعنی تەماشاکەی هەم مامۆستاکە یعنی عذرێکی خۆی هەیە تێگەی و هەم لەو لاشەوە کارە ساتێک بەڕێوەیە بەڕاستی و قرسترین شتیژەوەکو پێمتی کەوتنی ئەلف و بێ کەوتنی ئینسانە ئێستا ئێمە لە ناو کارە ساتێکی زۆر مەرگبارە ئەژین بەڕاستی من خۆم شەرمەکەم کە هەناس باشە مامۆستا کەواتە ئەمە بواری پەروەردە ئەمە ژینگە ئەمە سیاست کاری کاتێر ئەتوانێت لە تەواوی بوارەکانە لە ڕووی پەیامی ڕخنەییەوە کاری هەبێت پەیامی هەبێت بەڵێ دیارترین بوار کە کاری کاتێر ئەتوانێت کاری لەسەر بکات دیاریکراوە
یان نەخێر لە تەواوی نادیاریکراو نییە ئیتە چ بوارەکە ئابووری بێ کۆمەڵایەتی بێ سیاسی بێ ینی گرنگترین شت ئەوەیە کە تۆ ئیشی لەسەر چێ ئیشی کاریکاتێر ئەوەیە کەوا ڕێز و شکۆ بۆ ئینسان بجێڕێتوانێ هاوڵاتیە تاکێکی هۆشیار بتوانێت پەروەردە بکە لەبەرەوە لە هەر شوێنێکا تۆ خەلەلێ ببینی لە هەر شوێنێکا کەم و کوڕیەک ببینی باشە لەبەرەو پێشچوونی هۆشیاری کۆمەلگایە تۆ پێویستە لەو شوێنە زوم بکەیت و ڕەخنە لەسەر ئەوە بگریت و ڕەخنەکەش بە جۆرێکی وابێ کە لە لای بینەرەکە ئاستی هۆشیاری ئەو بەرز کاتە و جارێکی تر بتوانێت بە جۆرێکی تر سەیری دنیابینی خۆی بکات. باشە جا مەمۆستا بەکر لانێ جیلێک هەبێت حەزی لەوە بێت بێتە بواری کاریکاتەر بەڕێزت پێی ئەڵێکی لە چێ دەست پێ بکات بۆی کە لە کۆتایە کاریکاتەریستێکی سەرکەوتووی بەرپرسیار و دڵسۆزمان هەبێت. بەڕاستی وەکو وتم کاریکاتێر ینی دەستکاریکردنی سنوور و قاڵبەکانە تێکشکاندنی سنووری باوە دەستکاریکردنی کولتورە ئەو شتانێکە لە نێو کولتورە قەدەغە و مردون و بەڵام تا ئێستاش تەمەنیان هەیە لەبەرەوە یەکەم شدەوەیە بەڕاستی کەسێک بێ ئەبێ بتوانێت بوێر بێ بەڕاستی ئەبێ بتوانێت بوێر بێ بتوانێت قاڵبەکان سنوورەکان تێک بشکێنێ ئەوەی ئەم حەزەی لابێ بە قەناعەتی من زۆر بە ئاسانی ئەتوانێت بچێتە ئەو بوارەوە. بەڵێ مامۆستا زۆر خۆشحاڵ بووین سواز بۆ ئەمەدەبوونێت